و زۆر بە گەشتبینی و لێ ئەڕوانین و پێمان وایە کە کاری هاوبەشی ئیسلامیەکان بۆ ئەمڕۆی لە گۆڕەپانی کوردستان ضرورەتێکی واقعیە و واجبێکی شەرعیشە پێویستە هەرچی زووتر پەلیتیا بکرێت. ئێوە ڕاتان لەسەر یەکخستنەوەی بابەتی پەروەردەی و بانخوازی ئیسلامی و چاکسازی بەتایبەتی ئێستا قسەتان لەسەر شێوازی چاکسازیکردنێکی سەریح لە هەرێمی کوردستانە چیکە وەک لە نەخشەی ڕێگاکەی هاتووە چاکسازیێکی ڕاستەقینەوە هاتە پێشتر زۆر باسی چاکسازی کراوە ئێستا تانوێت چۆن ئەم چاکسازە ڕاستەقینە وەکو ئیسلامیەکان بەرجەستەی بکەن لە هەرێمی لەناو بازنەی هەرێمی کوردستانە بەڵێ ئێمە ئێستا ئەمڕۆ ئەو کۆمەڵشتانی کە پێویستە چاکسازی تیاکرێت لە هەرێمی کوردستانە ئەخێنێ بەرباس و لە کۆڵینەوە هەر لە دیدارەکە لە بەرنامەی دوای نیوەڕۆمانە هەیە کە قسە و باسییان لەسەر بکەین و لە ناو نەخشە ڕێگاکەیشە هاتووە و باسیشی لێوەکرین و دوایشا دەرەنجامەکانی ڕاگەێنین و دڵنیایشین کە دەرەنجامێکی دڵخۆشکەری پێبێ هەموو خەڵکی کوردستان پێی دڵخۆشە بن. کار و هاوبەشیانە و پلان و پرۆژەیە کە ئەتان بێت تەنها بۆ جەماوەر و خەڵکی خۆتانەوەکو ئیسلامی یا سوودیشی بۆ خەڵکێکی ترێ یا سوودیشی بۆ بۆنمونە ئەندام و لایەنگرانی یەکێتی و پارتی بزوتنەوەی گۆڕان لایەن سیاسیەکانی ترە بێ ئەگەر پەیوەندی بە حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە یان ئەتانەوێت چی پشکێک لەم کاری پرۆژەی ئێوە بەر ئەو خەڵکە گشتێ بکەن؟ دیارە ئیسلام ڕەحمەتەن للعالەمینە و ئەو چاکسازیشی کە ئێمە ئەمانوێ نەخێر هەر تەنها بۆ ئەندام و دۆستەکانی خۆمان نییە بۆ هەموو خەڵکە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ستەمیان لێکراوە بۆ ئەو خەڵکانی کە مافکراون کە ئێمە ئەمانوێ بە پرۆژە چاکسازیەکانمان خزمەتی هەموو ئەوانە بکەین و ئەو زوڵم و ستەمانە لابڕین کە لە بەردەمیانە ڕێگرە. ڕانینتان بۆ شێوازی سیاسی ئاسانە یەکخستنەوەی هەر سێلایەنی ئیسلامی یەک سیاستتان هەبێ یا بۆ نمونە لە پرس و ڕایەکدا هەر سێکتان یەک سیاست یەک جۆر سیاست دەرببڕن تا چەندە ئاسانان یەک سیاسەتی سێلایەنی ئیسلامیەکە یەک بخرێت؟ بەڵێ دیارە ئێمە لە ڕووی فکری و وەکووتمان ئەلحەمدولیلا جیاوازێکی ئەو تۆمان نییە و لە ڕووی ئامانجیشەوە ئامانجیشمانیەکە و لە ڕووی بازنە سیاسیەکەیشەوە ئەوەیشی کە هەیە پێویستەکە کە ئێمە هاو هەڵوێست بین و یەک بوتاری سیاسیمان هەیە بێ بە تایبەتی دەربارەی پرسە گرنگەکان وەکو ئەوەی ئێستا پرسی ڕیفراندۆم هەیە پرسی دەوڵەتی ئەوستەر بەخۆبوون هەیە پێویستەکە کە لایەنە ئیسلامیەکان پەیامی تایبەت بە خۆمانمان هەبێ یەک هەڵوێستمان هەبێ یەک وتارمان هەبێ و ئەوەش لەوانەیە لە بەلاغی کۆتایی ئەمڕۆی دیدارەکە بڵاو بکرێتەوە. بۆ چونێکی جیاواز هەیە لە نێوان لایەنەکانە بەگشتی بە تایبەت لەسەرەوەی کە ئێستا بۆ نمونە ڕیفراندۆم لە پێش پەرلەمان بکرێت کاراکردنەوە یا دوای پەرلەمان بزوتنەوەی ئیسلامی چۆن لەوێ لەگەڵ دوو لایەنێکی ترا یەک هەڵوێستی بێ لەسەر ئەمە یەک قسەیان هەبێ هەرسێکیان بۆ هەرسێکیان پێکەوە یا بڵین بە سەرەتا کێشەناخۆیەکان چارەسەر بکەین ئەو کات ڕیفراندۆم یا بڵین ڕیفراندۆم دوجار کێشەناخۆی. بەڵێ دیارە هەروەکوتمە پێویستەکە ئەمە قسە و باسی لەسەر بکەینەوە پێکەوە یەک هەڵوێستمان هەبێت دەربارەی ڕیفراندۆم و پرسی سەربەخۆبوون و هەموو ئەو پرسانەی تریش پرسی چارەسەرکردین بودجێی خەڵک ژیان و بژێوی خەڵک کە ئەمانە کۆمەڵێکە کە خەمی ئێمەی ئیسلامیەکانە زیاتر هەموو وەکو دین و هەستکردن بە مەسولە بەرامبەر بەو هەموو فەسادێک کە بەرەکی هەرێمەکەمانی گرتووە کە ئێمە هەستمان بە پرسیارەتی کردووە هاتوین ئەمڕۆ لە دیدارێکە تەراجع لە خۆمانەکەین و دەستەخێنە سەر ئەو برینانەی کە لە هەرێمەکەدا هەیە و پێویستیان بە چارەسەرکردن هەیە. چۆن بۆ خەڵک بیسەلمێنن کە ئەوەگەر سبێنی لە گۆشەیەکی حکومڕانی هەرێمی کوردستانتان بەرکەوێ حکومڕانێکی عادلە بن بەبێ جیاواز؟ وەڵاو سەلماندنیەوە زۆر ئاسانە چونکە ئێمە مێژوویەکمان هەیە و بۆ تۆزش کە بەشداریش بووین لە حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە وەزیرێک بەشدار بوو بین یا بە بەڕێوەبەری گشتیا لە ناحیەک ئەوەیە کە گەندەڵیمان نەکردەوە لە خەمی خەڵکا بووین دیوارێکی کۆنکرێتیمان لە بینی خۆمان و خەڵکا دروست نەکردووە هەمیشە دەرگامان بەڕووی خەڵکیا کراوە بۆ هەر کێشێکیان بوو بێ بەبێ توانە چارەسەرمان کردووە چ ئەو کاتی کە لە بەرپرسیارەتیمان لە حکوومەتی هەرێما بوو بێ یاخود هەر خۆمان وەکو حیزبە ئیسلامیەکان هەمیشە بەشێک بووین لە خەڵکو هیچ کاتێک خۆمان لە ئەوان جیا نەکردوون. لە ڕابردوودا ئیسلامیەکان لە بەرچاوی خەڵک ناشرین کراون بە عەمد بە دەستێکی با بڵێن هەندێک خەڵکی هەندێک کەسایەتی تایبەت هەندێک لایەنی سیاسی ئێوەتانەوێت چۆن خۆتان بە خەڵک ئاشنا بکەنەوە کە ئەمە ئێمەین ئیسلامین دەستپاکین حکومڕانێکی ڕاشید و باشمانەیە و قازانجمان بۆیەوە؟ بەڵێ ئەوەش ئیش شێوێت دیارە ئەوان لە ڕێگەی ئەو ڕاگەاندنە بەهێزەی کە لە بەردەستانایەکاری زۆریان کردەوە بۆ دروستکردنی گومان و بۆ دروستکردنی گومان و ئەو تەمومژەی کە دروستیان کردووە لەسەر کەسایەتی ئیسلامیەکان و لەسەر پارتە ئیسلامیەکان و پێویستی سەرشاری خۆمانە کە بەکردەوە ئێمە بێ بەکردەوە ئەو گومانانە بڕاوێنینەوە ناکرێ هەر بە قسە بەکردەوەیەکی جوان ئێمە ئەو گومانانە ئەڕەوێنینەوە. ساز بۆ دەرفەتێکە بوون بەخشێن لێرەخان سپاس دەکەم دیارە لێرە ئەوەی کە تا ئێستا دوان دوو